کاتێک کاڵم تەسلیمی خوای گەورە بین کە ئەمە فەزلی خوای گەورەیە بۆ هەرێکە لێمەکە تاقیەکرێنەوە ئەبێ بشزانی دڵنیاش بین کە حکمتێکی تایە و حکمتەکە لای خوای گەورەوەیە. بەڵام مەسەلەی لیان مەسەلەی خەفەتدان بەژن مەسەلەی بێتاقەتکردنی ژن ئەمە شتێکە خوای گەورە بە هیچ شێوەیەک ڕازی لەسەر نییە. یعنی ئێستا ئێمە زۆر جار کە قورئانی پیرۆز ئەخوێنمەوە هەندێک ئایەت هەیە بە تایبەتی کە خوای گەورە باسی ئافرەتانە کاتایە کەمە گەورەیەکی زۆر گەورەیە بۆ ئافرەت کە خوای گەورە لە ئاەتەکانە زۆر ئەفەرمێت کە کاتێ باسی ئافرەت دەفەرمێ لا تەحزەنی یا خود لا تەخافی. ئێستا بۆ نمونە لە سوورەی مەریەمە خوای گەورە کە لە ئاەتێکا فەرمێ فەناداها من تحتها ئەلا تەحزەنی. ئەها خوای گەورە بە حەزرەتی مەریەم ئەڵێ خەفەت مەخۆ یعنی بۆ چکە خەفەت خواردنی ئافرەت زۆر قورسە زۆر قورس ینی شتێک نییە کە ئافرەتی تر کە خەفەتی خوار شتێکی ئاسان بێ بە تایبەتی بۆ پیا و کاتێک کە خەفەتەیە بە ژنێک خود لە سوورەتی قەسەسا خوای گەورە ئەفەرمێت کەی تەقڕ عینوها ولا تەحزەن یان بۆ دایکی حەزرەتی موسا کاتێک کاڵی مناڵەکەت بخەرە ناو ئاوەکەوە ئەفەرمێ فەئەلقیه فی اليەمی ولا تەخافی ولا تەحزەنی. یعنی ئەها باسی ئەوەکە کە مەترسە لا تەخافی هیچ مەترسە ولا تەحزەنی ینی خەفەتیش مەخۆ جا بۆیە خەفەت خواردنی ئافرەت شتێکی ئاسان نییە کەواتە پیاوەکان بترسن لەوەی کە خەفەت بی بە ئافرەتێ بترسە لەوەی کە دڵی ئافرەتێک عەزیێت بی چکە گریانی ئافرەت خەفەتی ئافرەت بێتاقەتی ئافرەت هەروە ئاسان نییە. هەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمودەی هەیە لەسەری کە ئیستەوصوا بنیسائیکم خەیرەن لە کۆتایی لە سەرمەرگا بێت ئەفەرمێ ئاگاتان لە ژنەکانتان بێ ئاگاتان لە کچەکانتان بێ عەزیەتیان نێن ناڕەحەتیان نەکەن خەفەتیان پێنێن و هەمان شێوەش خوای گەورە لە چەندین ئاەتە کە باسی ئافرەتەکرێ بۆ شێوازە باسەکرێ. جا لەبەرەوە تۆ خەفەتت خوار بێ تاقەت بووی بەڵام بەرگت کرد دواتریش خەتای تۆ نەبوو کاتێکە ئەو بۆ نمونەکە جیابەوە لە تۆ بەڵام سێرەکەی ئەو نەتیجەکەی بینی تۆش نەتیجەی و بەرهەمی سەبر و ئارامی و تەسلیمبوونت بۆ خوای گەورە بینی ئەو تا بزانەها بەرهەمەکەی لای تۆ چەند شیرین بوو بەڵام بەرهەمەکەی ئەو چەند تاڵ و ناڕەحەت بوو. بزانینە ئازیزانش ئەگەر پرسیارێکتان هەبێ فەرموو خاتونگیان. سەرەتا زۆر سپاسی بەرنامەکەت لە کەما مەساژیان هەر لە سەر باسی ئەو بابەتە یعنی ئێمە چەندها کەسمان هەیە کە بۆ ئەو بابەتە یعنی من هەر ناسیاوی خۆمان هەیە کە خۆ مناڵی نەیاوە پێیان یعنی چون مناڵی کان هەڵگرتەوە بە خێویان کردو ینی بەس لەبەر ئەوەی خۆشەویستی بینی ئەم ژن و پیاوە تێک نەچێت و هەر ناسیاوی کەشمان هەیە خۆی گەورە مناڵی نەیەوە پێی لە دوای 7 ساڵ مناڵیاوە پێیان و چون ژنی کیشی هێناوەتەوە بێکەوە مناڵیان بووە یعنی چەندێک ئەو کێشەشیان نەبووە لە دوای 7 ساڵ کە ژنی هێناوەتەوە بێکەوە هەردوو ژنەکان مناڵیان بووە ژنەکە یەکەمیش مناڵی بۆ هەردووکیان بێکەوە مناڵیان بووە یعنی بە سەیری ئەم ژن و پیاوەکە یعنی حەزیان نەکردبووکە بینی هاوسەرێتیان تێک بچێت یعنی پیاوانی ئێستەمان کێشیان هەیە لەگەڵ ئەوەی کە یان خۆی کێشەیەیان ئافرەتەکە مناڵی نابێت یان بۆ خێزانەکانیان کێشەی بۆ دروستەکە یعنی هیچ پێویست ناکە کە کێشت هەبێت یان ئافرەتەکان خۆت مناڵت نابێت. دەست خۆش بێت کەی تریشەیەت فەرموو. سپاس دەکەم مامۆساگیان دەستت بۆ بابەتی حساسی کۆمەڵگەی ئێمە بردووە مایکەکە نزیکەیتەوە زۆر باشە. دەست بۆ بابەتێکی زۆر حساسی کۆمەڵگەی ئێمە بردووە لەبەر ئەوەی کە ئێمە تا ئێستاش کە ئەڵێن کۆمەڵگەی ئێمە پیاو سالارە زۆر لە پیاوەکان ئەڵێن نەخێوانی ئێستا ئافرەت دەتوانێت هەموو شتێک بگە ئافرەت یعنی یەکسانی لە مافە لە هەموو شتێکە بەڵام وانە تەنانەت بە ئێستەشەوە ئەگەر نەزۆکیەکە لە پیاوەکە بێیان لە ئافرەتەکە بێ بەڕای من هەردووکی ئافرەتەکە زەحیە ئەیە لە هەردوو حاڵەتەکە هەر لەبەر ئەوەی کۆمەڵگی ئێمە بە زۆرینە تا ئەم کاتش هەر پشگیری لە پیاوەکە و بەڕای من هەر لە ئەوڵێەوە هەردوو کەیسەکەی کە باستان کرد هەردوو خاتونەکە کە باسی کێشەکەیان کرد بۆ سێ خاڵ ئەگەڕێنەوە ئەو سێ خاڵەژەوەیە بناغی هاوسەرگیریەکانیان لە ئەوڵەوە ئەو بناغەیە کە داناوە هاوسەرگیری لەسەر تێگەیشتن نەبووە لەسەر ڕێزگرتنە بۆ یان پچەونە بۆ پەیوەندیەکەیە. دووەمیش قسە و تانەوتەشەری کۆمەڵگەکە کە وای کردووە زیاتر ئافرەتەکە ڕوبەڕووی ئافرەتەکە ئەبێتەوە کە بەداخ و خاتونی یەکەم کە تووشی ئەو حاڵەتە بۆتەوە کە بەڕای من ئەوە زۆر کاریگەری لەسەر ژیانیە بێت ئەوەی کە چۆتە لای شێخەکە و ئەوە زۆر کاریگەری لەسەر من هەبوو دەستخۆشەوە بەرنامەکەتان ئاگادارکردنەوەیکی زۆر باش بوو.
حاڵ دوای ئەوەش خاڵی سێم ئەوەیە کە ئافرەت بە شێوەیەکی گشتی لاوازە بەرامبەر بە ئەو کێشانێک کە ڕوبەڕووی ئەبێتەوە بۆیە ئەبێ ئێمە کۆمەڵگە پشگیری بکەین هەمومان نەوەکو ئێمەش کە وەکو پیاوەکانی تر قسەی لەسەر زیاد بکەین. سپاس خاتونگیان، زۆر سپاس بۆ تێگەیشتنت. ئەم خاتونی تریشەوەیە قسە بکات. خۆشی بەرنامەکە لە یەکەم مامۆساییان سپاس دەکەم. وەکو هەموو کەسێکیش کە ئەزانن لە پرۆسی زەواجا ویستن و گونجان هەیە، ڕەنگە ویستن ئاسان بێ بەڵام گونجان قورس بێت، یعنی نەبوونی مناڵێکیش ناکرێت ئاژاو کێشە بکرێتە ماڵێکە و شیرازەی ماڵێک تێک بچێت، یعنی قەیچێکە هەنێک مناڵ هەیە لە خانەی بێ سەرپەرشتان هەڵبگیرێتەوەوانێ و بەخێو بکرێت. خۆ ئەمەش هەر مناڵە وەکو ئەتوانیت هەر خێرێکی گەورەشە هەر سەدەقەکەشی زۆر زۆرە، یعنی کە تۆ تێگەیشتنێک هەبوو لە نێوان ئەم دوانەیە چ پێویست ئەکات خەڵکی دەرەوە کێشەی عایلەی دروست ببێت. دەستت خۆش بێ خاتونگیان، سوپاس بۆ پێشنیارە جوانەکەت.